سەنگەرگۆڕین ئەو دەستەواژەیی ئێستا مانشەتی گەرمی میدیاکانە و بووەتە کاری سەرەکی مەسرور بارزانی. ساڵانێکی زۆرە گوێمان لە دەستەواژەی سەنگەرگۆڕین دەبێت و مێژوویەکی دوور و درێژی هەیە. ئەم دەستەواژەیە خەریکە دەبێتە مانشەتی گەرمی پیج و سایتە سێبەرەکانی نزیک لە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کە بە جۆرێک ئیش دەکەن، هانی تاوانباران و سەنگەرگۆڕان دەدەن کە بەرەو پایتەخت هەڵبێن و هێزێکی نوێ دروست بکەن تەنها بۆ تێکدانی ئارامی هەرێم و بەتایبەت شاری سلێمانی. سەنگەرگۆڕین پیشەیەکی سروشتی مرۆڤەکانە، بەڵام نەگونجاوە و لە هیچ سەردەمانێک نەبیستراوە کە تاوانبار بە ڕۆژی ڕووناک هەڵبکتێتە سەر دادگا و خەڵک بکوژێت یان پەلاماری هێزی ئەمنی بدات و خەڵکی بێتاوان بکوژێت. لە بری دەستگیرکردنی هەڵبێت و تۆ داڵدەی بدەیت و هێزیشی بۆ دروست بکەیت. بە درێژایی مێژوو سەنگەرگۆڕین بە مەبەستی گۆڕینی بیر و بەدڵمەبوونی لایەنێکی سیاسی ئاساییە کە لە ڕێگەی ئەو گۆڕینەوە بتوانرێت کەسەکە خزمەتێکی زیاتر بکات. بەڵام لەم هەرێمە و لە پایتەخت ئەم شتە پێچەوانە بۆتەوە. هەموو ئەوانەی سەنگەر دەگۆڕن بەو مەرجە وەریان دەگرن کە دژایەتی خەڵکی سلێمانی و هەرێمەکە بکەن بە جۆرێک کێ زۆرتر دژایەتی بکات پۆستی بەرزی پێدەدرێت و دەکرێتە ڕاوێژکار و سەرۆکی کۆمپانیا و بریکاری وەزیر و شتانێکی تر لە پای ئەو خزمەتەی کردویانە بە دژایەتیکردنی هەرێم و خەڵکی سلێمانی. ئەم چەند ساڵە سەرۆکی حکوومەت ئەگەر هێندە خەمی شارەکەی خۆی بایە، ئێستا هەولێری پایتەخت بەڕاستی پایتەخت دەبوو، لە کاتی لافا و ئاو نەیدەبرد و لە هاوینیشدا خەڵکەکەی لە توێنێتیدا نەدەخنکان. سەرۆکی حکوومەت ئەگەر کارنامەی حکوومەتەکەی جێبەجێ بکردایە، ئێستا زۆربەی کێشەکانی هەرێم چارەسەر دەبوون. بەڵام ئێستا لە بریکاری حکوومەت سەرقاڵی کردنەوەی هێزی سەربازی و کردنەوەی دیسکۆ و یانەکان و تێکدانی ڕەوشتی بەرزی هەولێریەکانە هاتوون لە ڕێگەی دروستکردنی هێز بۆ کەسانی قاچاقچی و جنێوفرۆش سلێمانیش بە دەردەکەی شاری هۆلاک و بەزێن برن. بەڵام بێئاگا لەوەی سلێمانی شاری ئارامی و شاری پێکەوە ژیان بۆ و دەبێت و لە هیچ لایەنێکی قبوڵ ناکات ئارامیەکەی بشەوێنێت و بە دروستکردنی هێزیش ڕەشەباکەی ئەوەندە بەهێزە کە دوو پشک و دەعباکان ڕادەباڵێت.